بەهەرحاڵ لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدا کە خۆی یەکێبوو لە داعیانی ئیسلاح سازی ناو وڵات لە دوای مامیشی هاتبوو، مامی ناوی سوڵتان عەبدولعەزیز یەکێکە دیسان لە بەقووەتەکانی هێزە لە سوڵتانە بەهێزەکانی دەوڵەتی عوسمانی. ئەو کە هاتە پێشەوە سوڵتان عەبدولحەمید مەدحەت پاشا کە مەشهور بوو بەوەی پیاوێکی بلیمەت و لێزان و ئیداریە و یەکێکە لەوانەی کە ئیسلاح خوازن، هەرچەنە بە ئەسڵ خۆی تەبعاً جوولەکەیە و جوولەکەی دۆنمەی پێوترێ، بەڵام عەبدولحەمید ئەوی کرد بە ڕەیس وزەرا، تەبعاً ئەو کاتە پێوترا سەدرە العەزەم. هەروە سوڵتان عەبدولحەمید موافق بوو لەوەی کە بە دەستور کار بکرێ، دەستوری نوێ بهێنرێتە پێشەوە کە ئیسلاحیەکان داوایانە کرد و دوو ئەنجومەنیش پێک بێنێ، یەکیان پێوترا ئەنجومەنی مەبعوثان، یەکیش ئەنجومەنی ئەعیان، پیا و ماقوڵان بڵێن کە لە شوێنە جیاوازەکانی دەوڵەتی عوسمانی و خەڵکانێکی بۆ هەڵە بژێررا و ئەهاتنە پێشەوە. سوڵتان عەبدولحەمید طبعاً مزەکەراتی خۆی نووسیوەتەوە ئێستا بە عەرەبی هەیە، کابراک تەرجمەی کردو ناوی محەممەد حەربە لە میسر چاپ بووە. سوڵتان عەبدولحەمید لەو کتێبەیە لە مزەکەراتی خۆی کە نووسیوەتەوە لە لاپەڕە 25 باسی ئەوە ئەکا کە ئەڵێ دوای ماوەیەکی کەم بۆم دەرکەوت کە مەدحەت پاشا و هاوڕێکانی و هاوڕاکانی لەوانەی کە پیانەوترا دوعات الئیسلاح سەیرەکەم ئەوانە ئەیانەوێت جۆرێک لە ئیستیبدادی خۆیان، دیکتاتۆریەتی خۆیان بەسەر دەوڵەتە بسەپێنن، دید و بۆچوونی خۆیان بە زۆر بکەن بە ڕەسمی و بیشی چەسپێنن بەسەر دەوڵەتی عوسمانیە. پاشان بۆم دەرکەوت کە مەدحەت پاشا و ئەوانەی دەوری وەلایەکی مطلقیان هەیە بۆ ماسۆنیەکان و بۆ سەفارەتی بەریتانی لە ئەستەمبول. طبعا لەو کاتەشا بزوتنەوەی ماسۆنی کە ئەسڵ جوولەکەیە بزوتنەوەیکی زۆر کاریگەر بووە و زۆر دەوری بینیوە لە لاوازکردنی دەوڵەتی عوسمانی بە شێوەیەکی گشتی و سوڵتان عەبدولحەمید بە تایبەتی. هەروەها دوایی سوڵتان عەبدولحەمید هەست پێیەکە بەوەی کە دەستور و پەرلەمان پەردەپۆشێکن بۆ ئەوەی کە هەرچی نەریت و بەهایەکی تری دینی لە دەوڵەتی عوسمانیا ماوە، ئەو بنەمایانی کە دەوڵەتی عوسمانیان ڕاگرتووە کە بریتین لە بنەمای ئیسلامی، ئەمانەش هەمووی داڕمێنرێن لە قازانجی بەها ڕۆژ ئاواییەکان بێدەوەواتە لە هی ئەلمانیەت بۆی ئەو کۆمەڵگە مسلمانانی کە لەژێر دەوڵەتی عوسمانیان وردە وردە بەرەو سکولەرستیەک ببرێن. بۆیە سوڵتان عەبدولحەمید بڕیارەدا، ئەڵێ تر بڕیارمدا ئەو مەدحەت پاشا شەرابخۆرە لادەم لەسەر کار و هەروەها ئیشی بە دەستوریش طبعاً وەستان هەروەکو کە مەشهورە لە تاریخی ئەو فترانە هەر کەسێ دراسی ئەو تاریخەی کردبێ. بەڵام سوڵتان عەبدولحەمید یەکێ بوو لەوانەی کە کۆمەڵێکی زۆر لە بربەرەکانی ڕووە و ڕووی بوونەوە. یەکێک لەوان هەروەکو وتمان ئەو هەموو مەحفەلە ماسۆنیانە بوو. مەحفەلی ماسۆنی وەکو تەنزیماتێکی هەڕەمی نهێنیە، خەڵکانێکی مەشهور بەناوبانگ کاریگەر لە کۆمەڵگەیە کەس بەکەن بۆ خۆیان، بە شێوازێکی زۆر سڕیانە ئەندامێتیەکە تەوزیعەکەن بەسەریانە و تاکو بڵێ کاریگەریشن لەسەر مستەوای دەوڵەتانی گەورە. ئێستاش طبعاً بە هەمان شێوە هەن و لە وڵاتانی عەرەبی فقط لە بەحرەینە مەقڕیان بە عەلەنی هەبوو، نازانم ئاخۆ ئێستاش ماوە یان نە. بە هەر حاڵ کاریگەریەکیان ئەو زەمانە زۆر بە عەلەنی هەبوون و لەژێر ناوی جەمعیاتەکانە ئیشانە کرد بە ناوی جەمعیەتی ئیسلاحی و داوای ئەوانە کرد کە ئازادی و یەکسانی بڵاو ببێتەوە، بەڵام لە ڕاستیە هەمووشیان کاریگەریەکی زۆری سەفارەتەکانیان لەسەر بوو بە تایبەتی سەفارەتی بەریتانی. و سوڵتان عەبدولحەمیدیش وەختێ هاتبووە سەر حکوم میراتی وڵاتێکی کەوتو بۆ بەردەست داڕما و ئەترافەکانی باڵی هەمووی قرتابوون، فەقیرێکی زۆر لەسەر کۆمەڵگەکە هەبوو، ئیدارەیەکی گەندەڵ و فاسد و بەرتیلخۆر، نەخوێنەواریەکی زۆر، 300 ملیۆن لیرەی ئاڵتونی عوسمانی ئەو زەمانە قەرزار بوو. هەروەها ئەو تەحەدەی خارجیانەی کە هەبوون بەر هەڵستیانە کردەوە، ئەو ئیتیفاقانەی کە مەجبور بوو بۆ ئیمزای بکە لە ئیتیفاقی ئەوروپاییەکان، زۆر شوێنیان تازە ئیتر لەدەست کردبووە. بۆیە هەر بەم عیبارەتانە سوڵتان عەبدولحەمید ئەڵێ تا دوێنێ ئەوروپاییەکان دەستیان بڕین و لە جومگەوە لێیان کردەوە بەوەی کە بولغاریا و سربیا و میسریان لە لەشی دەوڵەت لێ کردەوە.
پاشان قاچەکانیان بڕین بەوەی کە هەموو ئەو مقاتع عوسمانیانەی ئەو هەرێمە عوسمانیانەی لە ئەوروپایە بوون ئەوانیان هەموو لێکردنەوە. ئێستاژیانەوە ورگمان بدڕن بە پرۆسەیەکی تر لە ناهەرێمەکانی ئەناضۆل واتە تەڵان شەرقی تورکیای ئێستا کاسکەوێتە کوردستانی ئێمەوە، ئەوەش بەوەی کە ورگوڕی خۆڵەمان لەوێ دەربێن و بۆی بە تەواوی بمرین. ئەوە تەڵان ئەوش لە مزەکەراتەکانی سوڵتان هەیە. بە شێوەیەکی گشتی سوڵتان عەبدولحەمید استراتیجیەتێکی باشی داڕشت بوو، چونکە ئەو خۆی یەکێکە لەو شخصیەتانی کە بەڕاستی زۆر زرنگ و لێ هاتوو بووە، دوژمنانێکی زۆر زۆری لە ناو و لە دەرەوە هەبووە، بۆ بە سوڵتانی دەوڵەتێک ئەترافەکانی لێبوونەتەوە لەتلەت ئەبن، شۆڕشی زۆری بەرامبەرە کرێ، ئیدارەیەکی گەندەڵی هەیە، قەرزاریەکی زۆرە، پێویستی بە خەڵکیی تر هەیە، و لە هەمان کاتە خۆی شخصیەتێکی باشە، یعنی شخصیەتێکی باش کەوتۆتە سەر سیستمێکی خراپ، ئەبێت چەند بتوانێت گۆڕانکاری تیا دروستکە، بەڵام بە نەفەسێکی درێژ و بەو شخصیەتەی خۆشی کە هەی بووە. یەکەم هەنگاوی استراتیژی کەدایەنێ کۆمەڵێک ئیسلاحات دروستەکە بۆ خۆی کە ضروریە ئیشارەت بە هەندێکیان بدەین لەوانە 5 خاڵی سەرەکی. یەکەم اهتیمامی بەوەدا کە فەسادی ئیداری بڵێن گەندەڵی ئیداری حەلکە، وردە وردە لەو تەرەف و لەو نەریتە پاشایانەی کە هەبوو، ئیسرافێکی زۆر و تەبزیرێکی زۆری تیابوو، هی سوڵتانیانەی کە هەبوو پارێکی زۆر سەرفەکرا بۆ ئوبەها، یعنی بۆ ئەو فەخفەخەی کە لە دەوروبەری سوڵتانە کرا، وردە وردە ئەوانەی هەموو لابر لە دەوروبەری خۆی. قەسرێکی بۆ خۆی دانا لەو هەموو قەسرانەی کە هەبوو، ئەم ژیانی حەریم و ژیانی ناو قسوور و ئەم هەموو شتانەی کە هەیبوو ئەمانەی هەموو وردە وردە مسادرە کرد و لای بردن. گەورەترین شوێنی شاهەنشاهیانەی خۆیان کە پێیان وترا بیلاتی شاهەنشاهی خۆی کە زۆر گەورە بوو، کە پێی وترا تۆپقاپی سەرای، ئێساش هەر لە ئەستەمبوڵە هەر ماوە، ئەوەی جارە کرد بە جامیعەیەکی گەورە بۆ زانستە شەرعیەکان و سروشتیەکان، شخصیاتی گەورە و زانای گەورەی هێنا کە لەوێ دەرەست بڵێتەوە. خۆشی چووە قەسرێکیانەوە، بڕیاریدا زۆر اینجا بە متەواضعانە هەموو ڕۆژێک ئامادەی نوێژی جومعە بوو، مەوکیبی خۆیە ڕۆیشت بۆ نوێژ، تەنانەت لە ڕێی نوێژە لە ڕێی جومعە لێی درابەوەی کەوا بکوژرێم حاوڵەی کوشتنی کرا. ئەنجام حاوڵەی کرد ئەو هەموو ئەوەی سەرۆت و سامانانی کە لە بەیتولمالیا هەبوو کە لە سوڵتانەکانی پێشووترەوە مابووە، هەمووی کرد بە پارەیە کە بەدەستەوە بێبیدا بە هەموو ئەو جوتیارانەی کە زەوی بەسەرا تەوزیع کردبوون بە ناوی پرۆژەیەک و پێوترا ئەرزی سەنیە. تەنانەت من لە باپیرم بیستووە کە باسی ئەرزی سەنیە کرد. سەنیە یعنی وەکو خەڵاتێکی عوسمانی کە درابوو بەو خەڵکە، وردە وردە یارمەتی بە نیمچەپارەیەکی هەروەها کەزایی بەسیتە درا بۆ ئەوەی وردە وردە ئەوان بتوانن زەریبەشیان تەمان لەسەر تەخفیفە کرا، 2 جۆر زەریبە لەسەریان مابوو کە بیدەن، بەم شێوەیە بۆ ئەوەی وردە وردە احتیمات کە لەسەر اقتصادێکی خۆیان بتوانێ واریداتی خۆیان هەستێنێتەوە. یەکەم مەشروعی کە کردی ئەوە بوو کەوا گەندەڵی ئیداری لابە بە ئەوەندەی کە ئەتوانێ. دووهەم کە زۆر کاریگەر بوو، بۆ دوای خۆشی هەتاک و نزیکی 30-40 ساڵی تریش هەر کاریگەر بوو تەنان لە کوردستانیشا، ئەوە بوو کە فکرەیەکی زیندوو کردەوە بە ناو میلەتانی مسلمانە کە فکرەی خلافەتی ئیسلامیە. وەرن بە هەمومان خلافەتە ئیسلامیەکە دا بمەزرێنینەوە، باس سیستمەکە بێتەوە بە خلافەتی ئیسلامی، هەمومان هەست پێ بکەین کە ئەستەمبول و دەوڵەتی عوسمانی ئەو سیمبولەیە کە خلافەتە ئیسلامیەکە ئەبا بەڕێوە. بۆیە بایەخێکی زۆری بەم دەستگایەدا، شخصیاتی زۆری هێنایە پێشەوە کۆی کردنەوە لە دیوانی دەوروبەری خۆی، زۆر لەوانە جارە عەرەب و کورد بوون. کوڕی بەدرخان عەبدولقادری بردە لای خۆی 14 دانە ساڵ هەر لەوێ لە لای مایەوە. تەمان خەڵکانێکی تری زۆری کوردەکان و حتا ئەوانەی متەنەویر دەرچوون، هەندێک لەوانە دوایی تر کە هاتنەوە بۆ کوردستانی ئێمەش حتا لەوەی کە بوون بە سەرانی کوردایەتی دوایی بە مباشر یا بە غێر مباشر لەو فترەیە، هەر لەو کاتەوە پەروەردەیەکی ئەویان هەر وەرگرت بوو، هەر لەو دەوروبەرەی ئەو بوون. ئەنجا پەیوەندێکی زۆری دروست کرد لە نێوانی شێخەکانی طەریقە کە ئەو کاتە ئەوان سەرداری تەوجیه و ئاراستەکردنی کۆمەڵگەکان بوون لە وڵاتانی ئیسلامیە. طبعاً ئێستا کە ئەڵێن سۆفیەکان، ئەو گەنجانەی ئێستای ئێمە وا تێنەگا کە یەکسەر ئێمە ئێستا سەلەفیەکین و سۆفیە گەبێت چی کارێکی کردبێ. ئەو سەردەما هەر یەکێ لەو خەتە سۆفیانە بەقەدەر ئیخوانیەکی ئێستا زەعیمێکی ئیخوانی ئێستا یا ئیقلیمێکی ئیخوانی کاریگەر بووە.
چونکە هەر یەکێک لەوانە خەڵکانێکی زۆری لەگەڵ بوون جاری وایە بۆ قەبیلە دوو قەبیلە و سێ قەبیلە سەر بە یەک شێخی تەریقە بوون لەبەرەوە ئەوان کاریگەریەکی گەوریان هەبوو بۆ ئەوەی کە ئەوە ببێ جگە لەوەی کە سوڵتان عەبدولحەمید بۆ خۆشی سۆفی بووە سۆفی تەریقەی ئەبوو شاماتە کە لە شام بووە خەلیفە بە خەلیفەی خۆی زانیوە ئەو کاتە یعنی سوڵتان عەبدولحەمید خۆی بە دەروێشی ئەبوو شامات زانیوە کە لە شام دانیشتووە سێهەم لە باری ئابووریەوە سوڵتان عەبدولحەمید محاولەی ئەوەی کرد کە ئابووری دەوڵەتی عوسمانی کە داڕمابوو ڕووخابوو وردە وردە زیندوی کاتەوە جارە احتیمامی بە هەندێک مەدرسە و مەعهەدی علمیدا کە چۆن بتوانێت ئابووری زیندوو کاتەوە لە ڕووی ئابووری ناسیەوە بایەخی پێدان ئەنجا لەگەڵ کۆمپانیا ئەوروپاییەکانە ڕێکەوتەوە سەر لەنێ بۆ دەرهێنانی استثمارات لە وڵاتانی ئیسلامە ئەو کاتە طبعا نەوتزانی بوو حتا شتێکی سەیرە سوڵتان عەبدولحەمید لە مزەکەراتی خۆیان نووسیوێتی ئەڵێ طبعا سوڵتان عەبدولحەمید اعتیماد دەکاتە سەر ئەڵمانیەکان زیاتر چونکە هەموو ئەوانی تری بە دوژمن زانیوە زانیوێتی هەمویان هجومیان کردوتە سەر جەستەی دەوڵەتی عوسمانی و بەش لیان دابڕ کردووە مثلا فەڕەنساییەکان وەلەو ئەو کاتە قووەتێکی کەمتر تەسیریان لە وڵاتی عوسمانیا هەبووە بەڵام لە سووریا و لوبنانە کاریگەر بوون نەمساییەکان بە خوتەی عەسکەری لەگەڵ سەفەویەکانە یان لەگەڵ قاجاریەکانە دوایتر هاتوون هەروەها لەگەڵ قاجاریەکان نەک سەفەویەکان دوایتر لەگەڵ قاجاریەکانە هاتوون و کاریگەریان هەبووە ڕووسیەکان لە شیمالەوە هاتوون و کاریگەریان لەسەر دابڕکردنی ناوچەکانی ڕۆژهەڵاتی عوسمانی کردووە بەریتانیا کاریگەری لە هەموو لایەکە و لە هەموو وڵاتانی هندستانەوە بۆ خلیج بۆ شام بۆ میسر بۆ یۆنان بۆ ئەو وڵاتانە هەمووی هەبووە جگە لەوەی دەستخستنە ناو کاروباری دەوڵەتی عوسمانی خۆیەوە بەڵام ئەڵمانیا لەو بینە وەکو قووەتێکی گەورە و نفوزیشی باشیشی هەبووە بەڵام تەسیراتی سلبی لە دەوڵەتی عوسمانی نەکردو بۆیە سوڵتان عەبدولحەمید یەکسەرەوە علاقەیە ئەبەستێتەوە بە ئەڵمانیەوە ئەو کاتێک کە ئەڵمانیەکانیش دێن سوڵتان عەبدولحەمید کە پێیان ئەڵێ ئەوان تیمێکیان دێت تیمێکی ئەڵمانی ئەڵێن ئێمە تیمی کەلەپورین ئەڕۆین بە شوێنەواری ئاساری کۆنا ئەگەڕین سوڵتان عەبدولحەمید دەڵێ دوو کەسی خۆم وەکو چاو نارد لەگەڵیانە پێم وتم زوو خەبەرم بدەنێ ئەمانە خەریکی چین ئەڵێ دوای فترەیەک ئەڵمانیەکان هاتن و شمشێرێکی ئاڵتونیان بە دیاری بۆ من هێناوتیان ئەمەمان دەرهێناوە لە یەکێک لە ئاسارەکانە لە فڵان شوێن ئیشارەت بە شوێنەگەدا وەکو یەمەن بێ وەکو شوێنێک لە وڵاتانە دوایی لە تەقریری دوو کەسەکەی خۆیان کە وەکو چاو ناردوونی لەگەڵا ئەڵێ ئێمە بەڕاستی مەشکوکین لەوەی کە ئەم شمشێرەهی ئەو شوێنە بێت چکە ئێمە ئاگامان لێ نەبوو کە دۆزیانە و دەریانێنا بەڵام ئێمە چەند لەگەڵیانین ئەڕۆن چاڵ هەڵەکەنن زۆرە گەڕێن بەسکە ئەگەنە قوڵایەکی چاڵەکە دوای پڕیەکەنەوە بەجێ هەڵنوازی لێدێنن ئەمە و کاتێشتا نەوت نەدۆزرا بوو بڵێن دەوڵەتی عوسمانی نێزانینەوت چییە دوایی ئەڵێ ئەم جارە کە ناردمەوە سەر لە نوێبێن ئەوانیش فەحسی بکەنەوە بزان ئەوانەی خۆم ناردم بۆ ئەوروپا بۆ سەفیرەکانی خۆم لە ئەوروپا ئایا چی هەیە کە ئەوان ئاوە بە دوایە وێڵ بن لەژێر ئەرزا بگەڕن بە دوایە ئیتر تەمان نەوت دۆزرا بوو نەوت کەشفکرا و ئەزانرا چیە لە زۆر شوێنی ترە چاڵەنەوت هەڵکەنرا بوو ئەوان خەبەرەکەی ئەدەنەوە کە ئەڵێن ئەوانە بۆ چاڵەنەوتە گەڕن بەڵام کە کەشفیەکەن سەریدا ئەپۆشنەوە بۆی کەسێکی تر لە دوای ئەوان نەیزانێت وەکو خۆشیان دوایی بۆ ئیمتیازێک بێنەوە بە شەریکاتی خۆیان دوایی بێنەوە بزانن لەکوێ ئەگەڕێن و لەکوێ ئەتوانن ئەوە دەربهێن دوای سوڵتان عەبدولحەمید حتا باسی شمشێرەکە ئەکاتەوە ناردم بۆ لای زەڕنگەر و ئەوانەی شارەزان بزانن عمری ئەم شمشێرە گەڕێتەوە بۆکەی ئایا لەگەڵ ئەو قسەیان ڕاستە کە ئەوان هێناویانە بۆ مەڵێن ئەمە هی تاریخی ئەوەندا 1000 ساڵ لەمە پێشە وا دەرناچێت تاریخەکە تەبعاً بەهەرحاڵ ئیتر ئەو لەگەڵ شەریکاتی تری ئەوروپیا اتفاقەکە لەوەی چۆنێتی ڕێگا دروستکردن و نەوت دەرهێنانە کۆمپانیاکردنەوەیە دروستکردنی سکەی حەدیدە مەسەن خەتی شەمەنەفەر گەورەترین خەتی شەمەنەفەر لە نێوانی بەرلین بۆ ئەستانە بۆ بەغدا ڕوە هەروە خەتی دیمەشق و حیجاز کە دێتەوە بۆ ئەستانە لەوێ چێتەوە بۆ حەج ئەوە یەکێکە لەوانەی کە یادگارێکی گەورەی و کارتێکردنێکی گەورەی سوڵتان عەبدولحەمیدە یەکێکی تر لە کارەکانی تری بایەخدانێتی تەبعاً بە هێزی سەربازی دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدا بایەخێکی زۆر پارەیەکی زۆری تەرخان کردەوە بۆ ئەو مەشروعانەی کە مامی سوڵتان عەبدولعەزیزی مامی بایەخی پێدا بوو لە مەسەلەی دروستکردنی چەک و هێزی بەحریە تەنانەت هێزی بەحریەی عوسمانی بە قیادەی خەیرەدین بەربەرۆسە کە ئەسڵی تونسیە
هەتا نزیکی پێش ڕووخانی دەوڵەتی عوسمانیش بەدە 12 ساڵ بەسەر پاپۆری ئیسپانیا زاڵ بوو لە مەزیقی لە گەروی جەبەل تارق لەبەرەوە هێشتا ئەو کاریگەریە گەورانەی مابوو بەڵام لەبەرەوەی وەکو شێرێکی کەوتوو لە هەموو لایەکەوە دەمیان لە جەرجی ژەنی بوو لە هەموو لایەکە گورزیان پێچێشا تازە زۆر ئەمەلی ئەوە نەمابوو هەستێتەوە بەڵام محاولەی ئەوەیە کرد عەلە لەقەل کەمترین نیسبەتی لێدار ڕوخێ کەمترین نیسبەتی لێداڕنن یەکێکی تر لەو ئیشانەی کە کردی زۆر عاقڵانە بوو ئەو دیبلۆماسیەتە چست و چالاکەی دەرەی بوو کە نەیتوانی نەیوێرا نەشیویست پەیوەست بێتەوە بە یەکێک لەو هێزانەی کە هێزی تر بەرامبەری وەستاونەتەوە بۆ نمونە ئەگەر لەگەڵ رووسیا ئیتیفاقی بکردایە بەریتانیەکان زیاتر دەستیانە خستە جەرجەوە هاتنە ناوەوە یان ئەگەر لەگەڵ بەریتانیەکانە بووە ئەوانی تر حتمەن زیاتر ئەهاتنە سەر کاریگەری زۆرتریانە کرد لەسەر دەوڵەتی عوسمانی لەبەرەوە ئەو هات سیاسەتێکی خارجی زۆر زیرەکانەی داڕشت بۆ ئەوەی کە بێلایەنانە لەگەڵ هەمویانە ڕەفتارکە بەڵام زیاتر پشت بە خیبرەی ئەڵمانی ببەستێ بۆ ئەوەی نەکەوێتە ململانە لەگەڵ ئەوانی ترا لەگەڵ ئەو هەموو ناحەزانەی کە هەیەی نەتوانن کارتێکردنێکی وا بکەن بۆی بتوانێت تەوازونێک لە نێوانی هەمویانە ڕاگرێ نەشێڵە هیچیان بێ ئەویتر بتوانێت هجوم بێنێتە سەر ناوچەکەی